سڵاتان لەبێت لەم بەرگەی تەندروستبە باز لەکێک لە کێشەکانی کۆنجامی میزەڕۆ دەکەین کە ئەویش هەوکردنی میز و میزەڕۆ وەروە میزەڵدانە. بزانین هۆکارەکان چین و ئایا بۆچی هەوکردن زیاتر لە ناو خانماندا زیاترە؟ بزانین گرنگترین هۆکارەکان چێ و دەکرێت ئایا هەوکردن لە منداڵانیشدا ڕوو بدات و لە چ کاتێکدا دەکرێت هەوکردن مەترسیدار بێت و ئەو خواردن و خواردنەوانەی کە دەکرێت زیان بە هەوکردن بگەێنێت یاخود زیان بۆ کەسانە بگەێنێت کە دووچاری هەوکردن بوون چین؟ دەچین لای دکتۆر محەممەد ئیسماعیل نادر پسپۆڕی نەشتەرگەری گورچی لەو میز و میزەڕۆ پرۆستات و نەزۆکی پیاوان لەگەڵمانابن. بە ئەکیدی لە هەمووی زیاتر کە تووشی هەوکردنە بێ میزەڵدانە بە تایبەتی لە ئافرەتە زۆرترە خۆی هەوکردن بەس لە پیاویشە هەر میزەڵدان زیاتر تووشی هەوکردنە بێ لەبەرەوە زیاترین بەش میزەڵدانە. ڕاستێکی جیاکردنەوەی هەوکردن چەند جۆرێکی هەیە چەند شێوەیەکمان هەیە. یەکەم شت ئەوەی گرنگە ئەبێ بیزانین چ بەشێکی میزەڕۆ هەوکردنی توش بووە، یعنی هەوکردنی گورچیلەیە، هەوکردنی میزەڵانە، هەوکردنی بۆری میزە، هەوکردنی پرۆستاتە لە پیاوانە، ئەبێ ئەوە جیاکەینەوە کە ئەومان جیاکردەوەی سەر شتێکی تر کە لێرەیە جیاکاتەوە جۆرەکان ئایا ئەم هەوکردنە جۆرەکەی جۆرێکی ئاساییە کە زۆر باو و دروزە بێ یان جۆرێکی ئاڵۆزە یان جۆرێکی دووبارەیە هەوکردنێکە دووسێ جار دووبارە بۆ تۆ لە نەخۆشەکەیە ئەوەش هەر نەوعە و چارەسەر و فەحس و شتیش بۆی جیاوازە. هەوکردنمان هەیە کاتیە یەک جار ڕوویاوە عیلاجیەکەین نەجاتێ بێ نەخۆشەکەی تووشی نابێتەوانێ طبعاً بە ڕێنماییشەوە بێ ڕێنمایی بینێ نەخۆشە کە بزانێت چۆن تووشی هەوکردن نەبێتەوانێ. وەشە درێژخایەنە هەیە ئەگاتە حاڵەتێک هەوکردنەکەش ناهێڵی بەس دەمارەکانی میزەڵدان هەر هەست بۆ ناڕەحەتی و ئازار و شتانە هەر ئەکا لەبەرەوە بێ بەردەوام عیلاج بخوا لەو حاڵەتە درێژخایەنانە بەس شور بۆخوا ئەو حاڵەتانەش کەمە زۆر نییە. کورتخایەنەکان عادەتی هەوکردنی میزەڵدانە لە هەمووی باوترە و لە هەمووشی ئاسانترە عیلاجکردنی بە شەرتێ نەخۆشەکە مەشاکلی تر نەبێت. ئەو جۆرە هەوکردنە زیاتر لە خانمانان ڕۆهەیە لە تەمەنی 20 بۆ 40 ساڵەوە. سەبەبیان زۆرە بۆ ئەو حاڵەتە بەستر کە ڕۆهەیە عادەتەن کە عیلاجەکەین باشە بێ کورتخایەنەکان. درێژخایەنەکان عادەتی وایە ئەبێ هۆکارێک لە دوای بێ بۆ نمونە نەخۆشێکی درێژخایانی هەیە لەگەڵیا کە بەرگری دابەزێنێ هەوکردنەکەی وایە کا درێژخایەن بێ بۆ نمونە کێشەیەک هەیە لە میزەڕۆیە ینی گیرانێکە تەسکبوونەوەیەکە بەردی هەیە هۆکارێک هەیە کە ئیکا بە درێژخایەن ئەبێ ئێمە هۆکارەکان حەلکەین اینجا بتوانین هەوکردنەکە حەل بێ. زیاتر هۆکارەکان بەڕاستی زۆرن بەس ئەوەیە کە ئێمە وەکو بە شێوەیەکی عام ئەبێ بیزانین یەکەم ئەوەیە ڕاگررتنی پاکوتەمیزی زۆر مهمە کە نەخۆشەکان ئاگایان لەبێ بۆی تووشی هەوکردن نەبێت. ئەمە یەک. دووهەم میز ڕاگررتن زۆر خراپە وا ئەکات ئەو میزە وەکو ئاوێکی مەنگی لێبێ ئەو بەکتریا و ئیلتیهابات و هەوکردنە کە هەیە ئەمێنێتەوە و پاک نابێتەوە لەبەرەوە ڕاگررتنی میز خراپە. هەروەها بوونی بەرد بوونی تەسکبوونەوە لە میزەڕۆیە بوونی مەسەلەن عملیاتە شتێک رابێ کەسەکەیان سۆندەشتی بۆ دانرابێ مانە هەمووی جسمی غەریبن کە بۆ هەیە تووشی هەوکردنی بکە. بە تایبەتیش مەسەلەن ئێمە لە ئافرەتانە زیاتر هەوکردن ڕۆایە لەبەر چەند هۆکارێک. یەک بۆری میزیان کورتترە بۆری میزیان نزیکە لە مەقعدەوە لە مەخرەجەوە هەروەها گۆڕانکاری هۆرمۆناتیان زۆرە لە کاتی سۆڕی ماگانەیە لە کاتی دووگیانیە هەروەها لە ئافرەتان خانمان کە ئەکەونە دوای تەمەنێک سۆڕی ماگانەیان نامێنێ هۆرمۆنی ئەسترۆجینیان کەم بێتەوە و زیان وشکەکە ئەم وشک بوونەوەیش هەر بێتە هۆکارێک. لە پیاوانە زیاتر کە لە پیاوانە هەوکردن بە عام کەمترە زیاتر لە پیاوانە کێشەکە ئەکەوێتە سەر پرۆستات کەسێ پرۆستاتی هەبێ پیاوێک پرۆستاتی هەبێ
نێڵێ میز بە تاوای بەتاڵکاتەوە لەگەڵ تەسکبوونەوەی بۆری میز چکە بۆری میز لە پیاوە درێژترە ئەگینە وەکو عام لە پیاوە هەوکردن کەمترە. ڕاستێکەی هەموو تەمەنەکان بە پێی خۆیان جیاوازیان هەیە و هەمویان توژە بن بەس زیاترین تەمەن کە توش بێ و باوترین تەمەن کە تووشی هەوکردن بێ خانمانە لە بینی 20 بۆ 40 ساڵ وەکو باسمان کرد. بەس لە تەمەنە جیاوازەکانە بۆ نمونە مناڵ کە تەمەنی ساڵێک بێ هەتا ساڵێک لە کوڕە هەوکردن زیاترە بە تایبەتی ئەگەر سونەت نەکرابێ. لە دوای ساڵەوە لە ئافرەت تا زیاتر لە کچا زیاترە لە کچانە چونکە بۆری میز کورتەوەکو باسمان کرد اینجا ئەگەر قەبزی وشتیشی هەبێ ئەوە خراپتری ئەکات. لە تەمەنی 20 بۆ 40 ساڵەکە باسمان کرد کە لە هەمووی باوترە. بە تەمەنیشە لە پیاوانە کێشەی پرۆستات تووشی هەوکردنیەکە لەگەڵ کێشەی تەسکبوونەوەی میزەڕۆ. لە ئافرەتانیشە نەبوونی هۆرمۆنی ئەسترۆژین کەوای لەکە تووشی وشکبوونەوەی زێبێ. نیشانەکان زۆر گرنگە بۆ ئێمە چونکە هەر هەوکردن ئێمە تا نیشانی لەگەڵانە بێت زۆر هەر هەوکردن وەکو خۆی کە ئەڵین هێمە هەوکردنی میزەڕۆ هەیە ئەبێت مایکرۆئۆرگانیزمێک هەبێت کە زیان بەخش بێ لە ناو میزەکەیە لەگەڵ ئەوەیە نەخۆشەکە نیشانەی هەبێ. ئەگەر ئەو دوانە بەیەکەوە نەبن ناتوانین وەکو هەوکردن حسابی بۆ بکەین و چارەسەری بکەین. بەس کە هەوکردن هەبوو عادەتی وایە نەخۆش تووشی سووتانەوەی میز ئەبێ کزانەوە ئەبێ لە کاتی میزکردنە تووشی ئازاری بەرموسەڵان ئەبێت گرژبوونی بەرموسەڵان تووشی ئەوە ئەبێت زوو ئەبێ میزکە میزە چۆرکەی پێڵین خۆمان کە ئەچێت میزەکەش کەمە هەستی میزی هەیە میزیشی پێ نییە. هەروەها ئەگەر هەوکردنەکە زۆر بێ و بیا لە گورچیلەکان لەوە چێ نەخۆشەکە تووشی لەرزوتا بکە تووشی ئازاری کەلەکانی بکە ئازاری زۆر بە خۆتی کەلەکان هەروە شانەوە دڵتەکەڵاتن ئەمەش حاڵەتێکی مەترسیدارە. بەس بەعام کزانەوە و سووتانەوە و ئازاری بەرموسەڵان و میزە چورکێ لە هەمووی باوترە. نەخۆشەکانی گورچیلە توان بڵێم لەگەڵ هەوکردنە ئیتر ڕاستەوخۆ تەسیریان لە یەکتریەکە. هەوکردن زیاکە نەخۆشەکان خراپترە بن نەخۆشەکان خراپتر بن هەوکردن زیاکە چونکە کە گورچیلە باش ئیشی نەکرد میز باش دروست نابێت کە میزیش باش دروست نەبوو ئەو ئیلتیهابات و بەکتریا و شتە کە تووشی هەوکردنی کردی بەتاڵ نابێتەوە و پاک نابێتەوە و وەزعەکە خراپتر بێ و ئاڵۆزتر بێت لەبەرەوە بەڵێ ڕەبتیان هەیە. هەروەها نەخۆشە درێژخایەنەکان بە دڵنیایەوە تەسیری خۆیان هەیە لەسەر هەوکردن چکە زۆربەی نەخۆشە درێژخایەنەکان بەرگری کەسەکە کەمەکەنەوە کە بەرگریشی کەم بۆەوە ئەو کاتە ناتوانێت ئەو هەوکردنە بە ئاسانی جەستەی چۆنڵی ئەم هەوکردنە پاکاتەوە لە خۆی. ڕاستی هەوکردن ئێمە کە زۆر بەلامانە گرنگە ئەوەیە کە نێڵین هەوکردن بگاتە گورچیلە چونکە کە گەیشتە گورچیلە هەوکردنی گورچیلە زۆر ناڕەحەتە و گورچیلەش عەزێتە وا عەزێتیە کە ئیتر ئەو عەزێت بوونە گەڕانەوەی نییە گورچیلەکە خۆی چاناکاتەوەلی. عادەتەنەوە نەخۆشانی کە تووشی هەوکردنی گورچیلە بن تووشی لەرزوتا بن تووشی دڵتێکەڵات و ڕشانەوەیکی زۆرە بن ئەمەش وشکیان نکاتەوە وشک بوونەوەش خۆی گورچیلەکە زیاتر عەزێدەیە هەروەها بۆی هەیە خۆشیان کەم بێتەوە ئاگیان لە چواردەوریان نەمێنێ و زۆر زەڕورە لەو کاتانەیە کە ئەو نەخۆشە ئازارێکی زۆری گورچیلەی هەبوو لەرزوتای لەگەڵا بوو ڕشانەوەشتی لەگەڵا بوو زوو بچێ بۆ شوێنی فریاگوزاری یان دکتۆری تایبەت بیبینێ بۆ حاڵەتە کە بتوانێت چارەسەری بۆ بکات چکە بەڕاستی خەتەریان لەسەر ژیانی دروستەکە ئەگەر چارەسەر نەکرێت. زیاتر خۆی هیچ خواردنێک نییە بە تایبەتی تەسیر لە هەوکردن بکە بەس بەعام ئەو خواردنانی کە تەسیر لە میزەڕۆەکەن بۆ نمونە میزەڵان هارەکەن یان وەکو خۆراکێکن بۆ بەکتریاکان ئەمانە ئەو خواردانن کە کافینی تایە میزەڵان هارەکە وەکو قاوە چا خواردنەوە کوحولیەکان هەروەها هەر شتێک زۆر توون بێ زۆر تیژ بێ بەهاراتی زۆر تیابێ خەی زۆر بێ ئەم خواردانە هەمووی خراپە. هەروەها خواردنە گازیەکان بپسی و ئەو جەماعەتانە لەگەڵ ئەوەیە هەر خواردنە شەکری زۆر تیابێ خراپە چکە شەکر خۆراکێکی زۆر سەرەکیە بۆ بەکتریا بەرەو بێ ئەگامان لەوانە بێ. خواردنە باشەکانیش ئەوەیە بێ سەوزە لەگەڵ میوە بە تایبەتی و میوانە کە شەکری زۆر نییە و ئاوی زۆرە ئەمانە زۆر باشن بەکار بێت لەو کاتانەیە
زۆر زەڕورە. چارەسەر بەعام هەر کەسێ هەوکردنی هەبوو ئەبێ عیلاجی ئەنتیبەکتریال ئەنتیبایۆتیک بەکاربێنێ بەس نابێ ئێمە چۆڵی شتێکی زۆر باومان هەیە لە وڵاتی خۆمان لە شوێنی خۆمان ئەوەیە کە خەڵک زۆر عیلاجی التیهابات بەکارهێنن لە خۆیەوە زۆر حاڵەت هەیە پێویست بە عیلاجی التیهابات ناکە ئەبێ کە هەوکردنیش هەبوو کەسێکی شارەزا چارەسەرەکەی بۆ بنووسێ بۆی دوایی تووشی ئەوە نەبێ ئەم هەوکردنە بێ بە هەوکردنێکی درێژخایەن چونکە کە بەغەڵەت عیلاجەک بەکار هاو بەڕاستی بێ بە درێژخایەنەوە بێ بە دووبارە و چارەسەرەکەی ناڕەحەتترە بێ لەبەرەوە تا ئاسانتر بێ و تا کەسەکە شارەزا بێ چارەسەریکە